وڵاتی کورد زۆر ئازاد نییە لە دەنگدانەکەی خۆی هەر بۆیش دەبینین 160 تا 170 تێنا پەرێژمارەی دەنگدەران پارتی وەکێتی هەردووکیان دوو حیزبن باوەڕیان بە هەڵبژاردن نەبووە ئەگەر فەرز نەکرابێ بەسەریان ئێوەشمان دابین جارێ ئەوە هی خەڵکی کوردستان بە سەدان کەستان خانە نشینکراوە بە پلەی تایبەت بە پلەی وەزیر تۆ ئەنگامی خیاطی لە بزوتنەوە. ئایا لە هەرێمی کوردستان لایەنەکانی دەسەڵات ڕێزیان لە دەنگ و ئیرادەی دەنگدەری کورد گرتووە؟ کێشەی دامەزراندن لە وڵاتە، کێشەی خانوبەرە، کێشەی موچە، کێشەی ڕێگاوبان، کێشەی تەندروستی کاتە خەڵکی کوێر کرا. هاوڵاتی چۆن دڵخۆش بێت، چۆن بەرەو سندوقی دەنگدان بچێت، چۆن یعنی مرتاح بێت بە هەڵمەتی هەڵبژاردننی حزبەکان لە کاتێکدا ئەنجامی دەنگدانی نیو ساڵ پێش ئێستای دیارنی بە کوشتانی کوڕی خەڵک ئاخەرەوەڵێەوە کوڕی خەڵکتان بە کوژاوە کێ کوشتێتی کێیەکە کوشتێتی ئەوانە دوو مفەکری ناویەکێتی نیشتیمانی کوردستانن دەبێت دان بەو شکستەدا بنێن و ئیعادەی خۆیان بکەنەوە بۆ 4 ساڵی داهاتوو معارەزە ئەم قسەی ئەتیرافکردنە بەوەی ئەم وەزارەتی ناوخۆیە هەرخواوا دروستی کردۆ بێ بکوژ و بەبڕ بێ هەتا حدێک بۆ سەقامگیری یاسا بکوژنا من هەریاشنا دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.